بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵا لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. خۆشەویستان هاتوینەتەوە خزمەتتان تا بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی تەندروستی پێشکەشی ئێوەی بەڕێزی بکەین. بابەتی ئەم بەرنمەیشمان لەژێر ناوی زیانەکانی سدیۆمە لەسەر دڵ. پێشتر ئێمە لەسەر زیانەکانی سدیۆم مادەیەکی ئەسڵیە کە لە ناو خوێ هەیە، چەند بەرنمەیەکمان بوو بە چە تەئسیراتێکە هەیەی تەئسیراتی خراپی ئەڵبەتە لەسەر دڵ یا لەسەر گورچیلە. بەڵام بۆ دووبارە بوونەوە، بۆ دووبارە تکرارکردنەوە، بۆ مثال تاقیقاتێکی تازە کراوە. ئەو تاقیقاتە ئەنجومەنی دڵی ئەمریکا ئەنجامی داوە کە هەموو ساڵێک ئەو ئەنجومەن دڵە بەش لەسەر هەر بابەتێک کە لەسەر دڵە تەئسیری بێت قساکە، یانێت شتێکی تازەتراتە دەرەوە بۆ ئەوەی کە نەخرگێتە پشتگوێ. بۆیە ئێمەش لەم بەرنامە هەر بەپێی ئەو دەستورە کە ئەنجومەنی دڵی ئامریکا کە AHA ئەناسرێ AHA بەناوبانگە، ئیمساڵیش لە پێشتر یان لە ڕۆژی 6 ئاپریلە وەکو بڵێن چۆکنویسەکەی گزارش ئەم گزارشە کە لەسەر سدیۆم تاهیان کردبوو ئێرائەیاندا، بەڵام 9 ئاپریل هەموو ساڵێک 9 ئاپریلیان داناوە کە ئەو گزارشە ئەدرگێتە دەرەوە، یعنی 3 ڕۆژ پێش ئێستا ئەم گزارشە نەشر خارجی درا، ئیطلاع ڕسانی کرا لەسەری بۆ ئەوەی کە دکتۆرگەرێک داخڵی دکتۆرگەر دڵ متخەسسەکان کە مەبەستمانە زۆرتر ئەوان ئەوە لە بەرچاویانە بێت ئەگەر کەسێک بەهۆی نەخۆشی دڵ، نەخۆشی فشار خۆینەوە ئەڕێ بۆ لایەن، حتممەە ئەوە لە بەرچاو بگرێت کە ئەو کەسێک هاتووە بۆ لایەن ڕۆژانە چەندێک خوێ مەصرفەکات، یا مەصرفی خوێ ڕۆژانە ئەو کەسە چەندێکە، یا ئەوەی کە پێ بڵێن کە تۆ ئەو نە ئەتوانیت مەصرفکەی زۆرتر لەو ڕێژەیە ناتوانانی کە ئەوێتە زەرەری هەیە، هیچ قازانجێکیشی نییە. هەروەکە عەرز خەمەتتانم کرد ئەم گزارشە 9 مانگ هاتە دەرەوە، تقریباً 3 ڕۆژ لەوە پێش هاتە ئێرادرا دەرەوە و دیسانەوە پەنجە خراوە دەسەر ئەوەی کە لێکۆڵینەوەمان کردووە. دیسان ئەدەیکیان هاوردووە، پەروەندە پزیشکیەکانیان هاوردناوە، دووبارە بەڕەسییان کردوێتەوە. متوەجی بووگن کە هەم مەصرفی سدیۆم ها لە ناوخوێ ها لە سەرەوە، بە تایبەتەوانی کە نەخۆشیگەر دڵیان هەیە، چە ناڕەسایی دڵ، چە نەخۆشیگەر فشار خوێن، ئەو مەصرفە ها لە سەرەوە. ئەم توێژینەوە تقریباً خۆیان ئیعلامیان کردووە کە نیشانات کە زۆربەی ئەو کەسانەی وا ناڕەحەتی دڵیان هەیە زیاتر لەو حەدەی کە تەعین کراوە بۆیان خوێ مەصرفەکەن. ئەڵێت کە هەرچەند ئەمانە کە نەخۆشی دڵیشیان هەیە، ئەوەتە مەبەستیان نەخۆشیگەر ناڕەسایی دڵە، ئەڵێت کە ئەو هەرچە تەوسیەشیان پێکراوە، بەڵام ئەڵێت کە هێشتا بەکارهێنانی یا مەصرفی خوێن زۆرە. تقریباً میانگینەکە نەتیجەکەی وابووگە. عەرز خەمەتان یەکەم کە چەند کەس بەشدار بووگەن، چەندێ میانگینێک کە هاتووە دەدەسیان ڕۆژانە 3096 میلیگرم یا نزیک 4 گرم مەصرفی ڕۆژانەی خوێن بووکە، کە تقریباً 89% لەو کەسانە تام حەدە لەسەرەوە بووە. بۆیە تقریباً ئەو ڕێژێشە ئەگەر بەراوردیکەین دوو ئەوەندەست، یعنی میزانێکە نۆرماڵە بۆ ڕۆژانە 2000 میلیگرەمە، بەڵام ئەمە نزیک 4000 میلیگرەمە بووە، یعنی 2 گرم ڕۆژانە. ئەوە مقدارێکە کە دیاریان کردووە کە ناوێت لەوە بڕواتە سەرەوە. ئەڵێت کە ئەم ئەنجومەنەکە AHA ناویێت تاییدیان کردوێتەوە کە ئەو کەسانەوان نەخۆشی دڵیان هەیە ئەبێ
مەسرەفی سدیۆم کەم بکەنەوە. هەروەها جەختیشەکات لەسەر ئەوەی کە ئەو کەسانەی وە نەخۆشی قەلبیان نییە یا هێشتا دەستنیشان نەکراون، یانە ئەو کەسانێک کە هێشتا بەخۆشیەوە تەشخیصی نەخۆشی دڵیان بۆیان نەدراوە یا ئەوەی کە نینە تەمەنێکیتر توش نەخۆشی دڵ بن، ئەوە حتمما ئەوانیش ئەوە لە بەرچاو بێ کە ئەوێت نابێ ئەوانیش ڕۆژانە زیاتر لە 2300 میلیگرام سدیۆم بەکاربێنە، یعنی 2 گرم، یعنی ئەڵێت ئەوانیشەوە نەخۆشی دڵیان نییە، ئەبێت بۆ ئەوەی کە تووشی نەخۆشیەکانی دڵ نەبن نابێ زیاتر لەو ئەنازە یعنی 2 گرم ڕۆژانە مەصرف بکەن کە تقریبا تەبیعیەکەی حاڵە تەبیعیەکەی ئەوێتە یەک کەوچکی چاخۆری، یعنی یەک کەوچکی چا ئەمە مەصرفی ڕۆژانەی کە علمی پزیشکی دیاری کردووە لە ڕۆژانە بەکارهێنانی زیاتر لە یەک کەوچکی چاخۆری خوێ زەرەری هەیە. هەر لە درێژەی ئەو راپۆرتە ئەوان واڵێن کە تقریبا میانگینەکە کە 3096 بۆ ئەڵێت کە هەزاری ها لەسەر، ئەلبەتە زیاتر لە 1000 ها لەسەری ئەو ڕێژەیە کە دیاریمان کردووە. تاقیقاتەکەیش ئیطلاعاتی گەنداوە کە ئەوان چۆن کە بانکی ئیطلاعاتی ها لە بەردەستیانە ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە ڕۆژانە فشار خۆیان کۆنتترۆڵەکان دیاریەکەن بۆیان چە ڕۆژگەرێک لە احتماڵاً لە مانگە ئازمایش خوێن بن ئەوە سەبکەوان ئەو ئیطلاعاتە ها لە بەردەست دکتۆرەکانیانە. تقریبا 3170 کەس بوون کە هەمووشیان نەخۆشی دڵیان بووگە لە هەردوو جنسەکە بووگن، یان لە هەردوو ڕەگەز هەم پیاو بووگن هەم ژن لە سەرووی 20 ساڵیشە تەمەنیان بووە، هەمووشیان نەخۆشی دڵیان بووە. تقریبا ئەوانەی کە بەشدار بووبن میانگینەکەی ئەوێ لە 65 ساڵ، زۆرتریان سپیپێس بوون چۆن لە ئەمریکا تاقیقاتەکە کراوە، پیاوەکانیش زۆرتر بوون لە ژنان. ئەڵێت کە زۆرینەیش تەحسیڵاتیان تا دیپلۆم نەبووە، ژێر دیپلۆم بووگە. ئەم 3170 کەسێک کە ئەوان لەسەریان کردووە تاقیقیان کردووە ئەمە ئیطلاعاتەکەیانە. ئەڵێت بەڵام ئەمەیە جالبە، ئەڵێت بەڵام ئەو دەسەی وا زۆرترین مەصرف و بەکارهێنانی سدیۆمیان بووە ئەوانن کە داهات و دەرامەدیان زۆرە یا مەدرک دانیشگاییان هەیە، باوجود ئەوەی کە لەم میانگینە کە زۆربەی بەشدار بوون مەدرک تەحسیڵیان لە ژێر دیپلۆمیشە بووگە، بەڵام لە ناو ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە و مەدرک دانیشگاییشیان هەیە ئەو مەصرف و بەکارهێنانی سدیۆمە زۆر لەسەرەوە بووگە. ئەگەر زیاتر لە حەدێک کە دیاری کراوە سدیۆم یا ئەو خوێ کە مەصرفی بکەین چیەوێت؟ ئەو خوێ کە ئێمە خۆین کلۆریت سدیۆمە کە سدیۆم پایە ئەسڵیەکەیە، مادەکەیش معدەنیە، یعنی لە کانەوە دێتە دەرەوە کە بە ئەنازەگەر بە ڕێژەگەری کەم بۆ سڵامەتی بۆ تەعادڵی مایعات لە لەشە لازمە، یعنی لابردنی خوێ هەیە. کەسانێک هەن کە هەر لە ئەسڵە خوێ ناخۆن، ئەوە کارێکی باش نییە، چونکە لەش بۆ تەنزیم بۆ تەعادڵ و هاوسەنگی شلەمەنیە یا و مایعاتە پێویستی هەیە بە خوێ، پێویستی هەیە بۆ سدیۆمەکە تەنزیمیکە. کەسێک کە بەشدار بووگە یەکێک لەو کەسانەی کە لەگەڵ یا دوای ئەوەی کە ئەم تاقیقاتیانە داوەتە دەرەوە، کەسێکە کە متخەسیسی قەلب و عروقە لە ئەتلانتای ئەمریکا لە زانکۆ، ئوستادی زانکۆ لە بەشی دڵە، هەروەها یەکێک لە مدیرگەر مؤسساتی بێداشتی لە ئەمریکایە بەناو خانم دکتۆر جین مۆرگان، کە ئەڵێت کە خۆم بەشدار نەبووم لەو توێژینەوە، من بەشدار نەبووم بەڵام نەتیجەکەی بینیوە. ئەڵێت کە سدیۆم بە تەعادڵ و هاوسەنگی ئاو لە لەشی ئێمە لە لەشی مرۆڤ یارمەتیەدات،
یعنی سدیۆم لازمە بۆ ئەو هاوسەنگی و تعادڵ ئاوە لە لەشە. حتا لە کارکردی ماسوولکەکانە لە ماسوولکەکانە ئەو مایچەگەرە وەختێک انقباز پیاکەن یعنی ئەبەسرن یا ئەکرێنەوە چونکە ئەگەر مایچە کە جوڵ ئەدا بە ئێسکەکانمان کە بجۆڵێتەوە ئەو حرەکەتە کە ماسوولەکان دروستیەکەن تەبادلاتێکی فیزیۆلۆژیە کە سدیۆم کە هە لە ناو خوێ دەور و نەخشێکی ئەسڵی هەیە و هەروەها بۆ تەکانەگەر عەسەبی لە ئەعسابی مەغزیە سدیۆم کارایی هەیە یانێ سدیۆم ئەبێ بوێت ئەڵێت یان ئەمە چاکیەکانیە یان هەم تەعادڵ ئاو هەم ئەوەی کە باز و بەسە بن باز و بەسەکردنی مایچەکان بۆ وێنم من گەرەک بێت قەڵەمێک بەرزە و کەمەوە یا شتێ بەرزەکەمەوە ئەبێ ئەو مایچە کێشی بێت دووبارە ئەو شتە بگرم دووبارە ئەو حرەکەت ئەو فعل و انفعالە کە مایچە ئەو شتێک کە یارمەتی ئەو فعل و انفعالی مایچەدا یەکێک لە ئەسڵی شتەکان یا مادەکان بڵێن سدیۆمە. ئەو هەروەها وتویەکە لە پزیشکیدا زەربە مەسەڵێکمان هەیە کە ئەوەیت کە لە هەر شوێنێک کە سدیۆم ئەڕوات بە شوێنیشە ئەو ئەڕوات یعنی سدیۆم بۆ هەر بڕواتر ئاویش بە شوێنی ئاوا کە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە خوێ سدیۆمەکەی هاتیە ئەوێتە هۆی یا هۆکارێکە بۆ زیابوونەوەی حەجمی خوێن. پس سدیۆم ئەوەی کە بڕواتە هەر کوێنە ئاویش لەگەڵ خۆیان ئەبات ئەگەر زۆر بەکاری بێنین لە لەشە زۆر بێتەوە ئەوەیە کە ئەوێتە زۆربوونی حەجمی خوێن لە لەشە و ئەمێشە ئەوێتە چی باعیس و عاملی کە بۆ فشار خوێن چوونە سەرەوەی فشار خوێنیش دڵ مەجبورەکە زۆرتر کارکە سەختتر کار بکات و ئەوەیە کە ئێتر ئەو کەسانە لە معرەزی نەخۆشیەکانی دڵن بۆیە زۆر ینی بەکارهێنانی زۆری سدیۆم حەجمی خوێنەوەتە سەرەوە حەجمی خوێن چووە سەرەوە فشاری خوێن نەڕواتە سەرەوە فشار و زەختی خوێن چووە سەرەوە ئەو جارە نەخۆشیەکانی دڵ دەستپێکە ئەوە بارە خراپەکەی سدیۆمە ئەلبەتە لەسەر دڵە لەسەر گورچیلەیش تەسیراتێکی مزڕی هەیە زۆر بەکارهێنانی خوێ. هەروەها دکتۆر مورگان ئیشارەکە بەوە کە ئەڵێت کە زانستی پزیشکی یا علم دەمێکە ئەزانێت کە سدیۆم یەکێک لە پایە ئەسڵیەکانی تەسەلڵوبی شەرایێنە یعنی ئەو سفتبوونەوەی ئەو دەمارگەرەی کە خوێن ئەوەن و خوێن تێرن بۆ دڵ ئەڵێت زانستی پزیشکی دەمێک ئازانێت کە سدیۆم عامل هۆکار ئەسڵی ئەو تەسەلڵوب شەرایێستە بەڵام ئەو تاقیقاتە ئەڵێت کە دیسانەوە تاکید دەکاتەوە کە سدیۆم ئەبێت مەصرفی بێتە حەدە تەبیعیەکەی حەدە نۆرماڵەکەی ئەڵێت کە لەو تاقیقاتە کە کراوە خۆیانەڵێن کە ئایا کەسانێکی عادی زیاتر لە حەد خوێ مەصرفەکەن ئەڵێت کە بەستگی هەیە بە فەرهەنگ و ئادابێک لە خواردنە هەیە کەسانێکن حەزیان بە شۆرێکە کە شۆر بێت زۆرتر حەزیان بەرولای شۆریە ئەو کەسانە کە ئەڵێدەوەی بازی کولتورەکان ئەوەیە هەروەها ئەنازەگیریش ناکرێت تۆ نازانی ڕۆژانە هەموو کاتێک تۆ ناتوانانی بازێ لە خواردنەکان کە حازرن ئامادەن بەسەبەنی کراون بڵێن فراوەری کراون کە بۆ ئەوە ماوەیەکی زۆرتر بمێنە هەر بەخوێ ئەو کاراکەن کە ناو ئەوانیشەیە ئەڵێت سودیۆم هەیە فەرهەنگ و کولتوری خواردنە کە بازێک کەس حەزیان لە شۆریەکانە کە ئشارەمان پێکرد ئەڵێت کە جیا لەوانیشە ئاموزشی کەمە کە ئەدرگێت لەم مؤسسات بێداشتی لە بەرنامەگەر بێداشتی لە شوێنگەرێک کە ڕەبتی هەیە بە نەخۆشیەکانی دڵوەک دەرمانگاکان یا کلینیکەکان کلینیک چا کلینیکگەرێکی ملی بێت یا کلینیکگەرێکی خصوصی بێت کە ئاموزشی کەم ئەدرگێت تاکید ناکەنەوە لەسەر ئەوەی کە خوێ کەم بەکاربێرن بەڵام خۆیان ئەڵێن کە ئەو
بەراوردیانە کردووە کە ئایا ئەو میزانە ها لەسەرەوە کە ها لەسەرەوە ئەوەیشیان وتووەکە باشە چۆن بیهێنینە خوارە چۆن مەسرەفەکەی کەمەوە بکەینەوە ئەڵێت کە ئەزانین کە کەسەکە خۆیان نازانن ڕۆژانە چۆن ئەنازیشیان بۆ ناگیرگێت سەختە ئەنازیگیری بەڵام ئەبێ ئەوە بزانن کە لە بەسەبەنی و فراوەریکردن یانی ئەوەی کە ئەو مەوادە غەزایگەرە تێتە فروشکاگەر بۆ ئەوەی ماوەیەکی زۆرتر بمێنێتەوە ناو قەفەسەکان زوو خراپ نەوێ لە سدیۆم بەکارەبن کە ئەو سدیۆمیشە سدیۆمێکی تەبیعیە بەڵام تامی شۆری نادات ئەبێ ئەوە لە بەرچاو بگرن کە هەروەها یاڕۆی کەسێکە دەسەوات شتێکی حاضر ئامادە لە فروشکایك هەڵەگرێت سەیری ناکە کە بزانێ ئایا سدیۆم بەکار چووگە لە ناویە بۆ ئەوەی کە کونت بۆ ئەوە کە ئەوە ڕابگرگی ئەوەی بۆ ئەوانە واقعن سەختە کەسێکە بڕوا بۆ فروشکە شاید بیری بە لای ئەوە نەوێ پشپاکەتەکە بخۆێنێتەوە زانێ ئەمە بە چی نگاداری کراوە بە سدیۆمی هاتیەیانە بۆیە ئەڵێت کە سدیۆم بۆ خەسکردن بۆ حفزی ڕتوبەتی ئەو مەوادەی کە لە فروشکاگەرە ئەفرۆشکێ هەروەها بۆ کوڵاندنی گۆشت بەکارە بەرگێت لە ئەسلیشە خۆی مەزەکەی شۆر نییە ئەڵێت کە ئەوانەی کە لە دەرەوەی نانەخۆن منزوری ئەوانە کە ئەڕنە چێشخانەکانی دەرەوە ئێژە نازانێت کە واقعان ئەو کەسەکە ئەو خواردنیە بۆیان دروست کردو ئەوەی چەنی خوێ تێ کردووە بەڵام بۆیان نەکرگێتتر لەسەر مێزەکە دەست نەبن بۆ نمەکدانەکە و خوێەکە هەڵی بگرن کە بۆوەی بکەن دەستوگەرێکی تریش پێشنیارگەرێکی تریشیان کردووە کە بۆ ئەو کەسانەی کە لە ماڵە خواردن دروستەکەن ئەڵێن کە ئەکرێت خوێ کەم بەکار بوون یا ئەوەی کە لە بەجێگەی خوێ لە ئەدویەگەر استفادە بکرگێت دوای ئەوە لە ئەدویەگەر هەم گیایی هەم ئەدویەگەر گیایی یا خودی گیاکان خۆیان مستەقیم استفادە بکرگێت لە کولە ئەو ڕانماییگەرە کە داویانە ئەڵێت کە خواردنەکان سعیگەن تازە بێت سوسەکان بەتایبەتەوە سوس تەماتەوە ئەمانە ئەڵێت کە خوێ زۆر یاتیە ئەوەیشە کەمێ مەسرفی بێر نەخوارەوە یا مەحدودی بکەنەوە بۆ جێگوزینی لە باقی گیاکان لە ئەدویەکان کەڵک وەربگرن ئەتوانن بۆ شۆڕکردن لە ئاو لیمو یا لە لیمو خۆی استفادە بکرێت باشترە تا لە خوێ بیبەر بۆ ناو خواردن ئەتوانێت تا حدودێک ئەگەر کەسێک بێژێ باشە ئەگەر خواردنێن دروستکەم دەخۆین خوێتێ نەکەم تامی نییە ئەو چێشتا ئەڵێت بیبەرەتانێکردنە بیبەری زۆر کە ئازارێکی زۆر گەینە بە ماعیدەتان لەوە استفادەکات و پودر سیر و ئەوانە دیارە ئەمە ئەو تاقیقاتە بە بینەرانمان عرض خەمەتیان کەم کە ئەمە لە ئەمریکا کراوە شتەکە کۆمەلگای ئێنەسا واقعاً لای ئێمە و کەمێ شاید مشکڵ بێ بۆ من کەسێکە پشت ئەندەر پشت ئەگەر خەیارێکی پاک کردووە ئیسە بڵێم ئەو خەیارتە هاورد ئیسە خوێ لێمەدا نعناوشکی لێ بدە یا پومەی لێ بدە پومەی وردکراوە یا پودر سیری لێبە واقعاً سەختە بڵێ شتی وا چۆنە بێت من پشتا و پشت ئێمە خەیارمان پاک کردووە و کەمێ خوێمان لێدا و خواردومانە واقعاً سەختە بەڵام هەدەفەکە ئەوەیە کە مەسرەفی خوێەکە بێتە خوارەوە ئەو کەسانی کە خۆی هەر مەسرف کردێ چۆن وتمان لە تەعادوڵە لە ئەوانە دەور و نەخشی هەیە حتمما دویشی ئەوەیە کە ئەم تاقیقاتە وتم لە ئەمریکا کراوە لە ئەمریکایشە من یەقینم هەیە چۆن وڵاتگەر ڕۆژهەڵات ناوەڕاست بەتایبەت ئێران بەناوبانگە لە مەسرفی خوێ ئەوە وتم ئەمە تاقیقاتێکە لە ئەمریکا کراوە شاید لەگەڵ ئەو
میزانە ئەو مقدارەی کە لە وڵاتەکانی خۆمانە ئەکرگێ تەفاوەتێکی بێت. من هەموو کاتێک گەڵێن کە علمی پزیشکی زانستێکە کە علمەکەی وشکە بەحسەکان هەر نەخۆشیە یا باسێکی ئەوە نییە کە شتێکی جەزابیەتی بێ. من لەسەر ئەو جیاوازی فەرهەنگیە بۆ بینەرانی خۆشەویستمان من لێرە یەک شتیان بۆ ئارزکەم دیارەوتم چونکە تاقیقاتەکە لە ئەمریکا کراوە کاتی خۆی لە مەدرسەی بوون لە مەدرسە فێربوونی زمانە بووین. من کەسێک لای تەنیشت دەست و دانیشت بوو، جوان بوو، زۆر جوان بوو، ئەمریکایی بوو، لەوێ بۆ زوان وەکو مناڵێکە ئەیخەنە ناو ئاڵێژن خۆی دەست و پاشێک بۆشنێ تا فێرمە لە کار زمانی شوایە ترگەڵەکەن نەرۆن قسەکەن لەسەر بابەتەکان بزانن بۆمە فێر زوانەکە بن ئەوە ناگەم بەس خۆی زانیم کە ئەمریکای وتم منیش کوردم و ئێرانیم و حکوومەتەکان شەڕیانەوەیگە من بەدەستەوە حکوومەتە و لەگەڵ حکوومەتە هیچ نێوانێکم نییە و ئەمانە شوتی وتی من سیستم ئەمریکان بەدڵ نەبوو کە بۆیە هاتووم بۆ ئێرە و ئەو سیستم ئەوەیە بەر. بەڵام لە باسی قسە و شتەکانە تر شارەی کردوتی ئەچی بۆ کوێنەوە ئەچم بۆ کوێنەوەمانە ناو شوێنی بەر شوێنەکەش ناوێکی کوردی بوو چێشتخانەیەکە وتم دێت تو چۆن ێ ناچی تومانە ئێمەش وێنە نەیوە چۆن ئێمە وتی ئێمەش گۆشت وەک ئێوە زۆرە خۆین ئێمانم یانێ وایە فەرهەنگی گۆشت و حەزکردن لە کەبا بۆ لای ئەوانی شەو ئەو ئینە هەیە شاید لەوە بەرابەر بین. بەڵام من متمئنم لە خوێەکە ئێمە هاینە پێش ئامریکاییەکانەوە ئەوە بۆ ئەوەی کە بینەرانی خۆشەویست سراحەتی دیشیان کردوێت ئەوە ئەرزخەمەتیانم کرد. ئەو بەرادریشە من هەردوایتر هەن نەمزانی چی بەسەر هات نەهاتەوەیتر ماوەی کات بەدەوان یەک زوانەکەیان زوانێکی یەکەم وەسەرێک ئەوە پێویستیان یا ئەوەی ئاو هەواکەی بەدڵ نەبوو چوو ئەوە بەس هەر بۆ بینەرانم گوتم کە ئیسراحەتێ بێ لە کولە ئەوەی کە ئەتوانین ئێمەش نەتیجەیەک بگرینەوە بەحسە حتممە مەصرفی خۆی بێتە خوارەوە هەر بۆ ئاگاداری بینەرانمان لە چینیشە کارێک کراوە کە ئەو کارە زۆربەی وڵاتەکان تەرکیزیان کرد لە سەری کە ئەویش ئەوە بوو کە لە ساڵی 2023 لە ساڵی پارەکە دەستیان پێکرد ئەوەیە کە وتیان بیبینە ناو فەرهەنگمان نەزۆر ڕۆژێ 1 گرم ڕۆژی 1 گرم خەڵکی چین ڕۆژی 1 گرم نمەک یاخوێ کەمتر مەصرفکە. جا ئەویان وت کە بۆچی وایان وتە وتیانە چونکە ڕێژەکەش لەوێ زۆر هاتە سەرەوە یانێ ئەوەی واوتم جیاوازیە ئەسم بە چاو ئەو شتێکە لە ئەمریکا هەیە سێ ئەوەندە چوار ئەوەندەست کە ها لە سەرەوە ئەوەدە میانگینەکەی ئەڵێت کە ئەگەر بتوانین خەڵکی چین ڕۆژی هەر کەسێکیان ڕۆژی 1 گرم لەو میزان خوێوە ئەیخوا کەمە کاتەوە ئێمە بەر ئەگرین بە نەخۆشیگەر بە سەکتەگەر قەلبی بە نەخۆشیگەر دڵ وەک فشارخۆین و ئەمانە ئەڵێت کە ئەگەر ئەم بەرنامانە هەیە یعنی لە چینە ئەم بەرنمانە هەیەەوە تا 2030 سەقفەکەیان داناوە کە ڕۆژێ هەری نەفەری چینی 1 گرم کەمتر یارە هەیە 3 گرمە خواژبی کە 2 گرم کەسی 5 گرم لە ڕۆژە مەصرف نمەکی ئەژبی کە 4 گرم کەسی 6 گرم ئەژبی کە 5 گرم ئەمە ئەوەیە بەرنمەکەیان ئەڵێت ئەگەر وابێت تا ساڵی 2030 تێتە خوارەوە 9 ملیۆن حمڵەی قەلبی یعنی و ئامارە وا هەیە حمڵەی قەلبی سەکتە 9 ملیۆن تێتە خوارەوە و گیانی 4 ملیۆنیش نجاتە دەین لە مەرگی حتمی یعنی ئەوەی کە هەموو ڕۆژێ 1 گرم مەصرف نمەک بێرانە خوارەوە لە ئەرز 25 ساڵ ئەوان بەرگیریەکەن بە مەرگی 4 ملیۆن نەفەر ئەمە تاقیقاتێکەکە لە چینە کراوە و هارواردیش کاتی خۆی لەسەری تاقیێنی کرد پشگیری لێ کرد و
وتیان بەڵکو ئێمەش بتوانین ئەو بەرنامەی کە چین دایناوە ئێمەش بتوانین بەکار عملی بکەین. تۆ حسابی کە 9 ملیۆن کەس کە ئێتر سەکتەی قەلبی ناکەن لەو 9 ملیۆنە کۆمەلگاکە سالمە بێت زۆرتر لەبار هەموو بارێکە و اجتماعی اقتصادی ئەوەی یارمەتی دەریانە. ئەوەی کە وەکو ئاخری بەرنامەکەروە کە هاوڕێگەی هاوکاریشم شارە کات کە کەم خەریکین بە کۆتایی بەرنامەکە و نزیکە بینەوە ئەوە کە بتانین جەمبەندیکی خولاسە بکەین لەم بەحسەی کە ئێراماندا لە خزمەتی ئێوە بینەرانی خۆشەویستە ئەوانەی کە هەر کەسێک تەمەنی 14 ساڵ بەرەوژوور ئەبێ حتممە پارێز بکات یعنی خۆی پارێزی لە مەسرەفی زیاد لە حەدی خوێ جیال ئەو پارێزکردنە هەم بەرگریەکە لە سانکولیە تر ئەو بەردی گورچیلە کەس تووشی نابێ و هەروەها چوونە سەرەوەی فشار خوێن و نەخۆشیەکانی دڵ کارێکی ئاسانە ئەتوانن کە بەڕعایەتی ڕژیمێکی کەم خوێ یا خوێ کەمتر بەکاربوون سڵامەتی خۆتان سڵامەتی قەلبتان تەزمین بکەن. لێرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان تاکەی گەشتنەوەمان لە بەرنامەی داهاتوو کات و ساتێکی خۆشتان بۆ ئاواتەخوازم هیوادارم کە ژیانێکی پڕ لە تەندروستیتان بێ ئەوە ئاواتی خۆم و باقی هاوکارانمان لە بەرنامەی تەندروستی.